کادر و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە. ئێوارەتان باش و هیوادارم هەمیشە هەروە دڵخۆش و شاد بن. بە بۆنەی ئەندامبوونی کۆمەڵە لە دوو ڕێکخراوی گرنگ، ڕێکخراوی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست و ڕێکخراوی نەتەوە بێدەوڵەتەکانی UNPO-تان لێ پیرۆز بێ، لە کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران بەگشتی پیرۆز بێ. هاوڕێیانی خۆشەویست، هاوڕێ عەبدوڵڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە بەشداری شای و خۆشیەکەمانە و ئێستا تەشریف دێنێ و لەم بارەوە تەیەکمان پێشکەش دەکا. فەرموو هاوڕێ عەبدوڵڵا. هاوڕێیان ئێوارەتان باش، هەموو لایەک بەخێرێن، هەمیشە لە خۆشی و شادیدا بن. هەروەکو دەزانن و بیستوتانە لە ڕۆژانی ڕابردوودا ئێمە ڕێگەی خۆمان بۆ نێو دوو ڕێکخراوی نێودەوڵەتی لە جیهاندا کردوتەوە. یەکەمینیان هەفتەی پێشوو بوو کە ڕێکخراوی UNPO یعنی ڕێکخراوی گەلان و نەتەوە بێ نوێنەرەکان بەو ناوە ناسراوە. ماوەیەک هەوڵماندا و سەرنجام لەوێ وەرگیراوین. دیارە هاوکاری ئێمە لەگەڵ ئەو ڕێکخراوە دەگەڕێتەوە بۆ ساڵانێک و ئەوان لە نزیکەوە ئێمەیان دیوە و سیاسەت و هەڵوێست و هەڵسوکەوتی ئێمەیان ڕەچاو کردووە. یەکی دیکەیان ڕێکخراوی ئەنتەرناسیۆنالی سۆسیالیستە کە ئەم ڕێکخراوە سەرەتای هەرەکۆنی دەگەڕێتەوە بۆ سەدەی 19ەم، بەڵام دامەزراندنەوەی سەر لە نوێی دەگەڕێتەوە بۆ 1952. زاینی کە خۆی ڕێکخستۆتەوە و ڕێکخراوێکی جیهانیە کە هەموو حیزبە سۆسیال دمۆکراتەکان، حیزبە لەیبەر و کرێکاریەکان و کۆمەڵێک لە حیزبە سۆسیالیستەکانی تێدایە. پێش بە ئەندامبوونی ئێمە ئاخرین ئاماری ئەندامانی 152 حیزبی دنیاە کە لەوانە زیاتر لە 40 حیزبیان دەسەڵاتی دەوڵەتیان لە وڵاتە گەورەکانی جیهان پێ بووە و پێیە. ئەم ڕێکخراوە قودرەتی بڕیاردانی نییە، دەوڵەت نییە، بۆیە ڕاستەوخۆ چارەنووسی کەس دیاری ناکە، بەڵام تریبونێکی گەورە و شیاوی جیهانیە بۆ ئەوەی دەنجی هەموو ئەو بزوتنەوە و حیزب و لایەنانە لە خۆیدا کۆبکاتەوە کە بڕوایان بە دمۆکراسی، بە عەداڵەتی کۆمەڵایەتی، بە سێکولاریزم، بە یەکسانی مافی ژن و پیا و بە ڕەچاوکردنی مافی مرۆڤ و بە ئاشتی جیهانی هەیە. چوونی کۆمەڵە بۆ ئەو ناو ڕێکخراوە و وەرگرتنی وەکو ئەندامی تەواو و ڕەسمی کە دوێنێ لەلایەن نوێنەرانی خۆمانەوە بە من ڕاگەیاندراوە، بەڵام تا ئێستاش من دیارە نامە ڕەسمیەکەی هێشتا نەنووسراوە، بەدەستم نەگەیشتووە. بۆ کۆمەڵە کە هەر لە سەرەتاوە حیزبی چینە چاوساوەکان، حیزبی عەداڵەتی کۆمەڵایەتی، حیزبی پاراستنی یەکسانی مافی ژنان و پیاوان، حیزبی سێکولاریزم و جیایی دین و دەوڵەت، حیزبی پاراستنی دمۆکراسی و ئازادی ڕادەربرین لە کوردستان بووە و لەو پێناوەدا قوربانی داوە. ئاڵا هەڵگری زۆرێک لەو نوێخوازیانە بووە کە لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات هاتۆتە ئاراوە و نەسلەن دەرنەسلی خەباتکارانی پەروەردە کردووە. بەڵێ بۆ کۆمەڵەیەکی ئاوەها جێی خۆیەتی و پڕ پێستە کە لە ڕێکخراوێکی وەکو ئەنتەرناسیۆنالی سۆسیالیست ببێتە ئەندام. یەکەم جاری کە ئێمە پەیوەندیمان پێوەگرت ئەو کات لەلایەن منەوە ساڵی 2005 بوو، 10 ساڵ پێش ئێستا.
داوامان لێکردن وتمان ئێمە بە تەماین داوای ئەندامەتیتان بکەین، ئێوە ڕەئیتان چۆنە؟ بە چاوێکی مثبەت و ئەرێنی تمەشای ئێمەیان کرد، ئەلبەتە دوای ئەوەی ئێمە بە توول و تەفسیل و بە بەڵگەوە خۆمان پێناساندن و هەر ئەو کات بێشمان گوتن ئێمە لە کۆنگرەی داهاتووماندا ئەوە دەخەینە بەردەنگدان لە کۆنگرەی 11هەم کە ساڵی 2006 گیرا نزیک بە کۆی دەنگ بێجگە لە چەند دەنجێک زۆربەی هەرە زۆری کۆنگرەی 11 دەنجی بەوەدا کە کۆمەڵە داوای ئەندامەتی لەو ڕێکخراوە جیهانیەدا بکە. ئەمە بۆ ئێمەی کۆمەڵە لە درێژەی ئەو پێداچوونەوە فیکری و سیاسیانە بوو کە بە جودایی خۆمان لە حیزبی کۆمۆنیستی ئێران و بە سەرهەڵدانەوە و بوژانەوە و ساختکردنەوەیەکی نوێی کۆمەڵەوە دەستی پێکرد بوو. بە دوای ئەوە لە 2006ەوە ئێمە بە ڕەسمی لە کۆتاییەکانی 2006ەوە داوای ئەندامەتیمان پێشکەش کردووە. ناسمە نێووردەکاریەکەیەوە بە زەوەندە دەڵم زۆر کەس هەوڵیان بۆ داوە. من لێرەوە دەستخۆشی لە یەکەیەکەی هەموو ئەو کەسانە دەکەم کە لەم چەند ساڵی ڕابردوودا هەوڵی ماندووی نەناسانیان داوە بۆ ناساندنی کۆمەڵەوە بۆ جێکردنەوەی خۆمان لەوێ. بە تایبەت بە دوای کۆنگرەی 14هەمدا کە ئێمە کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەییەکانمان دامەزراند، ئەوانیش کەوتنە شوێنی و هەوڵێکی چڕوپڕیان بۆ ناساندن و سەلماندنی کۆمەڵە بەو ڕێکخراوە بردە پێشەوە. دەستخۆشی لە هەموو کادر و کەسایەتیەکانی ئەو کۆمیتەی خۆمان دەکەم. بەڵام پێشم خۆشە یەکشت بڵێم، وەرگیرانی ئێمە لە ئەنتەرناسیۆنالی سۆسیالیست، وەرگیرانی ئێمە لەو ڕێکخراوە جیهانیە و قبوڵمان لە ئەم تریبونە گەورەدا تەنها ناگەڕێتەوە سەر هەڵسووران و چالاکی ئەم 1-2 ساڵی ڕابردوو یا تەنانەت 8-9 ساڵی ڕابردوو کە دەستمان بە پەیوەندی لەگەڵ ئەو ڕێکخراوە جیهانیە گرتووە. ئەگەر چالاکی و ڕەنج و قوربانی و خەباتکاری و گیانفیداکردنی هەزاران تێکۆشەری کۆمەڵە لە 30-40 ساڵی ڕابردوودا نەبوایە، ئەگەر هەموو ئەو خشت لەسەر خشتدانانەی دەیان ساڵی ڕابردوو نەبوایە کە نەسلی پێشووی کۆمەڵە کردویانە و بەرهەمەکان بۆ ئێوەی نەسلی نوێی خەباتکاری ئەمڕۆ بەجێهێشتووە، ئەگەر ئەوە نەبوایە هەرگیز ئێمە لە شوێنێکی ئاوانە دەناسرین. بۆیە جێی خۆیەتی لە هەر دەستکەوتێکدا کە ئەمڕۆ بەدەستی دێنین لە بیرمان نەچێتەوە ئەوە تەنها بەرهەمی خەباتی ئەمڕۆی خۆمان نییە، بەرهەمی خەبات و قوربانی و گیانبەختکردنی دەیان ساڵەی هەزاران هەزار تێکۆشەری کۆمەڵەیە. ئێمە بۆیە زیندوین و بۆیە گەشە دەکەین کە لە پێناوی ئەو ڕێبازە پیرۆزەدا درێژە بە کارەکەمان دەدەین. ئەمڕۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانێکی گەورەدایە. کورد لە 100 ساڵی ڕابردوو هەرگیز ئاوان نەناسراوە و لەو ناوە ناوی پێشمەرگە هەرگیز ئەوەندە نەچۆتە قاموسی سیاسی هەموو میدیای جیهانیەوە. سەردەمی ئەوەیە کە کورد خۆی بە دنیا بناسێنێ وەکو نەتەوەیەکی شیاوی مافی ڕاستەقینەی خۆی و وەرگیرانی کۆمەڵەی شۆڕژێر لەو تریبونە جیهانیەدا هەنگاوێکی زۆر زۆر بەڕێز و پیرۆزە، هەنگاوێکی مثبەتە بۆ پێشەوە لە ڕێگای ناساندنی هەموو گەلی کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازانە و پێشکەوتن خوازانەی ئەمنەتەوەیە. لەو ڕێکخراوە جیهانیەدا بڕیار نادرێت لەبارەی جیهانەوە، بەڵام ئەم ڕێکخراوە
یەکێک لەو ڕێکخراوە جیهانیانەیە کە مافی ڕاوێژدانی بە نەتەوە یەکگرتووەکان هەیە. یەکێک لەو ڕێکخراوانە هەیە کە بەشێک لە حیزبە گەورە جیهانیەکان لە ناوخۆی کۆ دەکاتەوە و تریبونێکە بۆ بیستنی دەنجی بەشە جۆر بە جۆرەکانی جیهان و هیوادارین ئێمە بتوانین دەنجی کوردستانی ڕۆژهەڵات بە گوێی دنیا بگەێنین. زۆر جار ئەوەمان باس کردووە، ئێمەی کوردی ڕۆژهەڵات کەممان خەبات نەکردووە، کەممان قوربانی نەداوە، کەممان پێشەنگایەتی ڕێبازی نوێ نەکردووە بۆ نەتەوەکەمان، بەڵام بەداخەوە ئەو جۆرەی پێویستە نەناسراوین. ئەو جۆرەی پێویستە هێشتا جێگەی شیاوی خۆمان پەیدا نەکردووە. ئەمە نەبۆ گلەییە نەبۆ ساردبوونەوە، بۆ نیشاندانی ئەوەیە تا چ ڕادەیەک پێویستە ئێمە خەبات کارانەتر و ماندووی نەناسانەتر لە هەمیشە ئەو ڕێبازە درێژە بدەین و ئەو جێگەی کە کوردستانی ڕۆژهەڵات شیاویەتی بەدەستی بێنین. چی لەوە خۆشتر و جێگەی شانازیتر کە بەشێکی بەرچاوی ئەم دەستکەوتە بەرهەمی خەباتی کۆمەڵە و تێکۆشەرانی بێ. وەرگیرانی ئێمە وەکو کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ڕێکخراوەی جیهانی ئینتەرناسیۆنالی سۆسیالیست بەڵگەیەکە بۆ ئیعتیبار و دروستی و حەقانیەتی ڕۆژهەڵاتتەوەری. ئەمە دەستکەوتێکە بۆ ڕۆژهەڵاتتەوەری، دەستکەوتێکە بۆ ئەوەی کە جێی شیاوی خۆمان لە جیهانی ئەمڕۆدا بکەینەوە. بۆ کۆمەڵەش بە تایبەتی دەستکەوتێکی گەورەیە، چونکە نیشانەی بەڕەسمی ناسینمانە. ئێمە دەمێک ساڵە دەیان ساڵە ئیعتیبار و مەشروعیەتی ئەسلی و سەرەکی خۆمان لە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان، لە بنەماڵەکان، لە گوند و شاری کوردستان بە خەبات و بە قوربانی و بە خوێنی شەهیدان پەیدا کردووە. بەڵام لە هەمان کاتدا و زێدە لەسەر ئەوە ئەمڕۆ شناسائیەکی نێونەتەوەیشمان بۆ کۆمەڵە تۆمار کردووە. بۆیە جێی خۆیەتی دەستخۆشی لە هەموو کوردستانی ڕۆژهەڵات، لە هەموو تێکۆشەرانی کۆمەڵە لە هەر جێیەک هەین بکەین. پێم خۆشە لێرەدا بە دوو لایەن کە هەر کامەیان بە نۆبەی خۆیان یارمەتی ئێمەیان کردووە و تەئسیری موسبەتیان بووە، من ئاماژەیان پێ بکەم. هەرچەند ئەوڕۆ بەڕێز مامجەلال نەخۆشە و بۆ خۆی لە دنیای چالاکی سیاسەتدا ئەو بەشداریە جارانی نییە، بەڵام جێی خۆیەتی ئێمە پێزانینمان هەبێ لە بیرمان نەچێتەوە کە ئەو یەکێک لەو کەسانە بوو کە لە ساڵانی ڕابردوو و ئەویش پۆستی حەساسی بوو، چ وەکو سکرتێری یەکێتی، وەکو ڕئیس جەمهوری عێراق، وەکو جێگری سەرۆکی ئینتەرناسیۆنال، لەو پۆستە حەساسانەی خۆی کەڵکی وەرگرت بۆ پشتیوانی کۆمەڵە و بە ئەندامبوونی. هەروەها پێم خۆشە سپاسێکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بکەم کە چەند ساڵ پێش ئێستا پێش 2012 کە ئەو وەخت قەراروا بوو ئەندامەتی ئێمە پەسەند بکرێ، لە وەڵامی پرسیاری ئینتەرناسیۆنالی سۆسیالیستدا کە پرسیان بە ئەوان کرد، ئەوان زۆر دۆستایە ناو هاوپەیمانانە وەڵامی پرسیارەکان بە موسبەتدایەوە. من هەر لێرەش سوپاسی ئەوانیش دەکەم. لەوە زیاتر کاتتان ناگرم، هەمیشە لە شایی و خۆشیدا بن. گۆڕەپانی گەورەی کوردستانی ڕۆژهەڵات چاوەڕوانی خەباتی ئێوە و هەموو ئەو تێکۆشەرانەیە، چ پێشمەرگە، چ ڕێکخستنی نهێنی، چ ئەوانەی لە ناوەوە و لە دەرەوەی وڵات لە بوارە جۆر بە جۆرەکاندا لە ڕێگای ئەم ڕێبازە پیرۆزە خەبات دەکەن. سوپاس بۆیەوە. وهاتن پێشمەرگی مەشە